هیوادارم هەنداتوان بڵم باش بن چ کوردێک باشە تکاتان لێ یەکەم لە هەر شوێنێک لەو جیهانان وەرنە سەرخەت شەقامەکانە بێ بلەرزین. نەڤید زەردی ئەو ناوەی لە کاتی ئازاری کوردستاندا هەمیشە ئامادەیە دەڵێت بیرۆکە سیاسەکان وەلا بنێن و لە پشتی یەکتر بن. نەڤید زەردی ئەو هونەرمەندی تەنها ناوێکی یاسایی نییە لە جیهانی مۆسیقای کوردیدا بەڵکو ئەو ئەستێرەیەکی گەشاوە و داهێنەرێکی بێوێنەیە کە توانیوێتی شۆڕشێکی گەورە لە ستایل و کوالەتی هونەری کوردیدا بەرپا بکات و وەک سەرمەشقێکی ڕاستەقینە دەرکەوێت. ئەو خاوەنی پێگەیشی هێندە بەهێزە کە هەر هونەرمەند و دەنگێکی نوێ لەگەڵیدا دەرکەوێت یان لەلایەن ئەوەوە بهێنرێتە نێو دنیای هونەر خێرا دەبێتە کەسایەتیشی ناسرا و بەناوبانگ و جێپەنجەی ئەو لە دروستکردنی ئەستێرەدا هێندە دیارە کە هەمووان دەزانن هەر کەسێک لە بازنەی داهێنانی ئەو دوورکەوێتەوە یان لەگەڵیدا نەمێنێتەوە بەرەو کۆتایی و بێدەنگی دەچێت و ئەمەش دەیسەلمێنێت کە ئەو نەک هەر گۆرانی بێژ بەڵکو مەکۆ و بزوێنەری سەرەکی هونەری هاوچەرخی کوردیە. ئەگەر ڕۆژاوای کوردستان بە هەر هۆکارێک خوای نەخواستە بکەوێت دواتر سەڵی باشووری کوردستان دێ پارچەکانی دیکە کەپ دەکەن. بەڵام ئەوەی نەڤید زەردی لە هەمووان جیاکاتەوە و دەیکاتە سمبولێکی نەتەوەی مەزن ڕووە نیشتیمان پەروەریەکەی کە زۆر جار لە هونەرەکەشی قوڵتر و کاریگەرتر دەرەکەوێت و وایێ هاتووە هەر کاتێک ئەو هەستە قوڵە و ئەو چاوە پڕ لە خەم و خولیانەی ئەو بۆ خاکەکەی دەبینین پێش ئەوەی گۆرانیەکانی بیر بکەوێتەوە هەستی پیرۆزی کوردایەتیمان لا دەبوژێنێتەوە و وەک ئەوەی ئەو ئاوێنەیەک بێت بۆ نیشاندانی ئازار و شکۆی میلەتەکەی و لە هەر جێگەیەکی ئەم جیهانە بێت و لە هەر پارچێکی ئەم کوردستانە برینێک هەبێت خێرا ڕوە نیشتیمانیەکەی نەڤید زەردی حازرە و ئامادەی هەموو قوربانیدان و یارمەتێکی میلەتەکەیەتی و وەک ئەوەی لە کاتی کارەساتەکانی کرماشان و ڕۆژاوای کوردستاندا بینیمان کە چۆن هونەرەکەی و ناوبانگەکەی تەرخان کرد بۆ خزمەتی لێ قۆماوان و نیشانیدا کە ئەو بەرژەوەندی نەتەوەی خستووەتە سەروی هەموو شتێکەوە. ئەو کەسێک کە دەڵە بە ستۆری و بە هەشتێکیز ناکرێت زۆر شت دەکرێت نەتەوەکانی دیکە هەموو دنیا دێنە سەرخەت لەبەر ئازارەکانی خوارد. هەر بۆیە ئەو نەک هەر تۆپی هونەرە بەڵکو پارێزەرێکی دڵسۆزی و ناسنامەی کوردیە و ناوەکەی بووەتە هاوتای دڵسۆزی و داهێنان و نیشتیمان پەروەریەکی بێمەرج کە هیچ سنوورێکی دەستکرد ناتوانێت لە خاچیدا ببڕێت و هەمیشە وەک چرایەک لە مێژووی هونەری نەتەوایەتیماندا بە گەشاوەیی دەمێنێتەوە. کوردستان یەک وڵاتە ڕۆژئاوا ڕۆژهەڵاتە هەمومان باکوور باشوورە. نەڤید زەردی لە شاری مەهاباتی ڕۆژهەڵاتی کوردستانە دایک بوو و ئێستا وەک یەکێک لە کاریگەرترین و پڕفرۆشترین ئەستێرەکانی مۆسیقای نوێی کوردی دەناسرێت و توانیوێتی شۆڕشێکی گەورە لە شێوازی مۆسیقای پۆپ و ڕیتمە نوێیەکاندا بەرپا بکات و نەڤید تەنها وەک دەنگێک ناناستێت بەڵکو وەک قوتابخانەیەکی هونەری سیر دەکرێت کە توانیوێتی کوالێتی کلیپ و بەرهەمە کوردیەکان بگەیەنێتە ئاستێکی جیهانی.